يعني چی من 8 ساعاتم بۆ تۆ داناوە خزمەتێکەم و بەشی ئەوەی تیا نابێت لە ڕۆژێکە 3 نوێژی تێ ئەکەوێت بەرامبەر خوای گەورە بۆستم لە ماوەی 5 دقە 10 دقەیان نوێژەکە بکەم و بێمەوە خزمەتی تۆ. خۆ بەخوا نوێژەکەم بەرامبەر خوا نەکرد زەمیریشم بەرامبەر تۆ نابێ. وەڵڵاهی نوێژم نەکرد لە خۆ بترسە کە ئێستا کە نەچی پێ یەکەم. دوێنێک نەخۆشی هاتۆ بۆ لام. دوێنێ. کاک تۆ جەن وەڵڵا هاتووم تۆ عەمەلیاتەکەم بۆ بکەی. کچم عەمەلیاتی چی؟ وە کاک تۆ جەن وەڵڵا فتقەکەم. دکتۆرەکەی ئەخسائیەکەی لەگەڵ مابوو پێش من بینی تی کاک تۆ جەن من فەحسم کرد ئەم نەخۆشە فتقی نییە. فەحسی یەکەین کە سێرەکەین فتقی نییە. سەیری سۆنەرەکەی یەکەین فتقی هەیە. بەڵام سوێن بەخوا من فتقم هەیە و فتقی نییە. چۆتۆ بەلای دکتۆرەکە موعیدی بۆ دانەیە. دکتۆرەکە خۆی نەخۆشی نییە. پێی وتووە مانگی ئەوەی 2022 عەمەلیاتەکە بۆکەم یعنی پار ساڵێکی تر. بۆی نەخۆشەکە ناچار بێ بڵێ کاک توژە وەرە لە ئەهلی بۆم کە و چەند پارەیە خەمە خزمەت. ئەیژە بەی پارەکەی پێ نەبواتەوە بەلای ئێمە. بە شەرتێ دکتۆرەکە خۆی دوو نەخۆشی نییە لەوە چ ئەمە یەکێکیان بێ. کۆمەزام سەرەکەی ئێستاکەنە هەر بڵێ ئێستاکەنە ئەتوانێت بەیانی بۆی بکە. چونکە نەخۆشی نییە. بەس بەم حاڵا نەخۆش بە کێشەکات و نەخۆش پارەی لێ کێشێتەوە ئیبا بۆ پرایڤێت و ئەیبا بۆ ئەهلی. بۆ چونکە ئیمانی نییە وجدانیشی نییە. لەبەرەوە کە نوێژەکەت نەکرد دکتۆرەکە و نوێژەکەی نەکرد لێی بترسە. لە بیر باوەڕەکەی بترسە لە عەقیدەکەی بترسە. ئەبێت جوان ورد بیر لەمەکەینەوە. لەبەرە بە دکتۆرەکە و بڵێ قوربانێ بەم نوێژەکە و کە بۆ ئەوەی کە ئاگال لە من بێ. ئاگال لە نوێژەکە بێ بۆی کە لەخوا بترسی لە عیلاجکردنی منە چاودێریم بکەیت و تۆ چاودێرێ بەسەرتەوە بێ کە پەروەردگارەکەتە. بۆیە بابەتی نوێژ نەکردن خۆشەویستەکەم لە نەخۆشە بە هیچ شێوەیەک مساومەی لەسەر ناکرێ و قسەی لەسەر ناکرێ و نەخۆش بە هەر بارێکا بێ ئەبێ نوێژەکەی بکات. تەشجیعیشانکەن لەسەری هەرەوە نییە حەبەکە خواردووە بەڵێ ئەی ڕێنمایەکانی دکتۆرەکە جێبەجێ کردووە بەڵێ ئەی خێر زەحمە نەبێ نوێژەکە و کردووە بەڵێ من نەخۆش کە دوای نوێژی بەیانیەتە ژوورەوە لە سەر بێنچەکەی بینم پێڵم نوێژەکەت کردووە. بەعەکسەوە ئەو ڕۆژانی کە عەمەلیاتم هەیە حەریصم لەسەرەوەی کە نوێژەکان بە جەماعەت بکەم. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ نوێژی بەیانی بە جەماعەت کە فهو في ذمة الله حتى يمسي. ئەوە ئەچێتە پەنای خواوە حتا ئێواری لێ بێتەوە. منێک دوای نوێژی بەیانی لە زیممەی خوا و لە پەنای خوایە بم لە چیە ترسم؟ خۆڵی لێ هەڵە ماگڵم و بە دەستنوێژەوە و بسمیلای لێکەم و عەمەلیاتەکەم. ئەگەر نوێژم نەکردبێ و نەخۆشەکەم نوێژی نەکردبێ ئەبێ لە خۆم و نەخۆشەکەش بترسم. چونکە لەوانەیە نەخۆشەکە ئاخر نوێژی بێکە ئیکا لەبەرەوێ حەریص بێ لەسەر نوێژەکە. منیش لەوا چێت آخر عملیاتم بێکە ئیکەم لەبەرەوێ دیسانەوە حەریص بین.